وتیان بەهەشتی سەرزەویە، جوانترین شوێنی سەرزەویە، گوندی خەونەکانە لە ڕووی جوانی و هێمنیەوە تا وازان لێ نەهێنا لە ناویان برد بە چاویان برد. بەڵێ یەکێک لە جوانترین شوێنەکانی سویسرا ڕۆدەچێت 90% کەوتە ژێر خاک. پێشبینیش دەکرێت هەرگیز وەکو جارانی لێ نەهێتەوە. جا چی ڕوویدا بۆ ڕوویدا چۆن ئەم شوێنە ناوازەیە کە بەهەشتی سەرزەوی دادەدرا لە ناوچوو. من ژیرم بەخێر بن بۆ 24+. گوندی بلاتن یەکێکە لە جوانترین شوێنەکانی سەرزەوی. گوندێک لە ڤیددیۆکان، وێنەکان، تەنانەت فیلمەکان وا نیشان دەدرا بەهەشتی سەرزەوی بێ. کەوتووەتە دۆڵێک لە نێو سێ چیای بەناوبانک و باگراوەندێکی بە بەفر و جەنگڵی ناوچیاکان دادەخۆشرا. بەڵام هەفتەی ڕابردوو بەهۆی ڕۆچوونی چینی ڕووکەشی دووچیایەکەی ڕاست و چەپی لە ناوچوو 90% لادەیەکە کەوتەتە ژێرخاک. ملیۆنان بەردی گەورە و ورد ڕۆدەچنە خوارەوە. هەرچەندە لە دووشەمەی ڕابردووە هۆشداری ڕۆچوونی درا، خەڵکی ناوچەکەش شوێنەکەیان چۆڵ کرد، بۆیە کاتی لە چوارشەمەی ڕابردوو ڕۆچوونەکە ڕوویدا کەسی لێ نەبوو. زانایان دەڵێن ڕۆچوونەکە شتێکی ناسروشتی نییە و ئاساییە، واتە چاوزار نییە. چین ڕووکەشی چیای موریلخەم چەند ساڵێکە نازێگیرە، بە حکومەتی سویسرایان وتووە ڕۆدەچێت، بەڵام نیان دەزانی چ کاتێک ڕۆدەچێت. هەندێک زانای دیکەی بریتانی لە لێکۆڵینەوەی سەرەتایی دەڵێن ڕۆچوونەکە بەهۆی توانەوەی بەفری ژێر چینی ڕووکەشەکە دەگەڕێتەوە کە بەهۆی گەرەبوونی زەویەوە ڕوویدا. بەتایبەتیش لە هەفتەی ڕابردوو پلەی گەرمی لە تەواوی جیهان بە کوردستانیشەوە هەستمان پێکرد زۆر بەرز بووە. ماوەی چەند ساڵێکیشە زەوی لە گەرم بوونە. زانایان دەڵێن تا ساڵی 2050 یەک لە سەرچێی چیاکانی ئەڵپ لە ئەوروپا ڕۆدەچێت لە ناودەچێت بەهۆی توانەوەی چینەکانی بەفر لەژێر بەردەکان کە بەفرەکە بتوێتەوە ڕووکەشی سەری ڕۆدەچێتە خوارەوە چیاکان یەک لە سەرسیان لە ناو دەچێت. زاناکان هۆشداری دەدەن دوو پلەی دیکەی سلیزی لە ناوچەکە بەرز بێتەوە لەسەر ئاستی ئاسایی خۆی ئەگەری هەیە یەک لە سەرچەی چیاکانی سویسرا ڕۆ بچێ و دابمڕێت. بەڵام پرسیارەکە ئەوەیە کۆنترۆل دەکرێت؟ بێگومان نەخێر، چونکە لە دەستی مرۆڤ نییە. ئەپدەیتی ئایفۆن لە iOS 18ەوە ناچێتە 19 بەڵکو دەچێتە 26، واتە ئەپدەیتی داهاتوو ناوی iOS 26 دەبێت. تەنانەت دەنگۆش هەیە ناوی ئایفۆن 17 نەبینین ببێتە ئایفۆن 26. جا بۆچی ئەپڵ ئەو کارە دەکات؟ مانای چییە؟ با بۆتان شیکەمەوە. ساڵانە ئەپڵ ئەپدەیتی سۆفتوێری ئایفۆن، ئەپڵ واچ، ماک و ئایپاد بڵاو دەکاتەوە. هەندێکیان دەبنە iOS 18، هەندێک دەبنە macOS 15، هەندێک وەکو ڤیژن 1 و 2 واتە پەرت و بڵاوە ناوەکە. ئەپڵ لەمە دووە یەک ناویان بۆ دادەن، ئەویش دایانکاتە ناوی ساڵ. هاشەوەی ئۆتۆمبیلەکان نمونە گەر لە کۆتایی 2025 ئۆتۆمبیل بڵاو بکرێتەوە مۆدلی 2026یان دەبێت، واتە ئەم ساڵ ئەپدەیتی ئایفۆن دەبێتە iOS 26 بە مانای 2026. جا ئەپڵ واچ، tvOS، کۆمپیوتەری ماک هەر هەمووی دەبنە یەک ناو، هەمووان ئاسانتر دەزانن کەەوە 26 نوێترین ئەپدەیتە بەهۆی ئەوەی ناوی ساڵەکەی تێدایە. جگە لەوەش بلومبەرگ ڕای دەگەێنێ لەوە دڵنیا نین ئایفۆنی نوێی ئەم ساڵ ناوی ئایفۆن 17 بێت. پێشبین دەکەن ئەپڵ ژمارەکە لا بدە. هاوشێوەی ئایپاد تەنیا بە ئایفۆنی 2026 ئایفۆن پرۆ پرۆماکسی 2026 ناوی بهێنە. چۆن ئەپڵ لە دوای ئایفۆن 8 ڕاستەوخۆ چوە ئایفۆن 10 یاخودێکس ئایفۆنی نوێی بڵاو نەکردەوە، پێشبین دەکرێت ئەم ساڵ کارێکی لەو شێوەیە بکات بۆ ئەوەی ئاسانتر مۆدلەکانی بناسێتەوە. جا بۆ ئەم ساڵ ئەپڵ ئەم کارانە دەکات چونکە ئەم ساڵ دیزایانی سەرتاپای سیستمی ئایفۆن، کاتژمێر، کۆمپیوتەر و ئایپادەکەی شێوەی ئەپەکان دیزایانی گشتی ستایلی شوشەیان بۆ بەکاردەهێنێ. کەی بە فەرمیش دەزانین لە هەفتەکانی داهاتوو لە نۆی ئەم مانگا لە کۆنفرانسی WWDC بەوەمە دیار دەکەوێت ئەپڵ بە فەرمی ئاشکرایان دەکەم. جا بێگومان لەو کاتە لە 24+ هەر هەمووتان بۆشی دەکەمەوە. ئیلۆن مەسک گوتی منداڵەکەم بە بۆکس لیدا. دواتر کە سەیری دەموچاوی خۆم کرد اینجا زانی منداڵێکیش دەتوانێت ژێر چاوت ڕەش بکە. ئیلۆن مەسک لە دوا کۆبوونەوەی لەگەڵ ترامپ پێشەوەی کۆشی سپی جێبێڵێ و لە ترامپ جیا بێتەوە ئەم قسەی کرد. هەندێک جوڵەی زۆر نامە و سەیری ئەنجامدا بۆ سەرنجی میدیا و سۆشڵ میدیای جیهانی. مەسک بە یەکجاری لە ترامپ دوور ناکەوێتەوە، بەڵام لە هەفتەکانی ڕابردوو لە چەندی چاپێککەوتن ڕخنەی توندی لە بڕیارەکانی ترامپ گرتووە. بەتایبەتیش پلانەکانی ترامپ بۆ خەرجکردنی $100 ملیارد لە بودجەی سەربازی و دروستکردنی گومەزەی زێڕینی. مەسکیش کە وەزیری کاراماییە ڕایگەیاندووە کاری منەوەیە پارە کەمتر خرج بکرێت، بەڵام سەرۆک دەیەوێت زیاتر خرج بکەن. کارێکی باش نیە بۆیە واز لێنە.
مەسک ڕخنەی توندی لە بڕیاری بازی گومرگەکانی ترەمپ داوە بەکارێکی هەڵە و دژی مرۆڤایەتی و بازرگانی لە قەڵەمی داوە بۆیەش مەسک ڕایگەیاندووە لە سیاست دوور دەکەوێتەوە خەریکی بەڕێبردنی کۆمپانیەکانی دەبێت کە ئێستا لە دۆخێکی باشدانین بەهۆی بڕیارەکانی ترەمپ هێشە توندەکانی دەکرێتە سەر مەسک بەهۆی نزیکیەوە لە دۆناڵد ترەمپەوە مەسک دەڵێ چی دیکە بەشداری لە بابەتی سیاسی و هەڵبژاردن ناکاتەوە ئەوەی پێویست بوو لە سیاست کردوویەتی پارچی دۆزەق لە ئێران دەکرێتەوە بە سزادان و لێدان و کوتانی گونەحباران داپۆشراوە ئێران دەڵێ مەبەستیان لەو کارە ئەوەیە خەڵک بگەڕێتەوە باوەشی ئیسلام دوورکەونەوە لە گوناح و تاوان جا ڤیددیۆکانی پارچی دۆزەق لە ئێران لە ئۆنلاین کاردانەوەیکی گەورەی دروست کردووە ئەندێ بە پروپاگەندەی ئاینی وەسفی دەکەن هەندێکی دەڵێن وەڵا شوێنێکی خۆشە وەکو فیلمە ترسناکەکانی هۆلیوود خەڵک جەوێکی ترسناکی تێدا بەڕێ دەکەن پارکەکە دەکەوێتە شاری فومان لە ئێران لەلایەن سوپای ئێرانەوە دروستکراوە پاڵپشتی داراییش کراوە شوێنەکە بە هەڵەوینی ئیسلامی لە ئۆنلاین باز دەکرێت کە ساڵانە لە جیهان یادی هەڵەوین دەکرێتەوە کە شەوێکە پڕ لە دیوەری ترسناک و خەڵک بە کارکتەری فیلمە ترسناکان دێنە دەرەوە دەڵێن ئەوەی ئێرانیش هەمان شتە کۆمنتێکی سەرنجاچێشم بینی لە ئێکس نووسرا بوو دەڵێ گەر لەو شوێنە نەترسی یعنی تۆ کەسێکی زۆر بەدین نیت دەزانن چی بۆتە مۆدلێستا نەشتەرگەری جوانکاری لێبی ئافرەتان وەکو دەنوچی قازەکان لێویان گەورە بێ بە شێوەیەک هەندێک کەس لێویان وا تووشی هەڵاوسانێک بووە بە کەس چارەسەر ناکرێت لە ڤیددیۆیەکی ترێندی ئەم هەفتەیە لە تیکتۆک و تۆڕ یەکەس هەڵایەکی گەورەشی دروست کرد هەندێک کەس دەڵێن ئەمە جوانکاری نییە بەڵکو خۆکەمکردنەوە و کەمبوونەوەی لە مرۆڤایەتی هەندێکی دەنووسن قسەی پێمەڵێن کابرا گوناحە و خەتای پزیشکەکانە لە لێکۆڵینەوەیەکی زانستیدا سلمێنراوە ئەو ئافرەتانەی کێشەیان لە دەموچاویان نییە و دەستکاری دەموچاویان دەکەن 45% دواتر تووشی نەخۆشی دەرونی دەبن بێ ئەوەی سەرەتا هەستشی پێ بکەن دواتر تووشی خەمۆکی دەبن و لێیان دەدا بەهۆی ئەوەی بەردەوام بیر لەوە دەکەنەوە چۆن هێشتا نەشتەرگەری دیکە بکەن خۆیان جوانتر بکەن ئەم دیمەنەی فیلمە سینەماییە بە 20 دانە ئایفۆن لێک کاتدا وێنێ دەگیرێن تاوی فیلمەکەش بە مۆبایل تۆمار دەکرێت تەنانەت کۆمپانیا هەڵساوە بە دروستکردنی جۆرە میکانیزمێکی تایبەت کەیسێکی تایبەت ستاندێکی تایبەت کە بۆ یەکەم جارە بۆ ئایفۆن دروست بکرێت جا کۆمپانیا هەڵسا بە بڵاوکردنەوەی دوو وێنە کە هەردووچیان بە 20 ئایفۆن وێنەکان تۆمار دەکەن ئەم فیلمە هەرە چاوەڕوانکراوی ئەم ساڵە بە ناوی 28 days years later کە فیلمێکی زۆمبیەکانە جالەوانەیە بپرسم بۆچی ئەو هەڵڵایە بۆ هەر بە کامرەی ئاسایی وێنە ناگیرێ ئەو کارەکەشی بۆ ئەمەیە بەشی یەکەمی فیلمەکە بە کامرایەکی کۆنی ماڵەوە هۆم ڤیددیۆ وێنێگیرە بۆ ئەوەی بینەر هەستێکی لە ڕاستی چوتری پێ بدە لەم بەشە نوێیەش بە مۆبایل وێنێ دەگیرێت تاوەکو هەستێکی لە ڕاستی چوتر بە فیلمەکەدا وەکو ئەوەی بڵێن خەڵکی بە مۆبایلی خۆیان ئەم دیوەنانیان تۆمار کردووە سەرنجام خەڵکی زیاتر لە فیلمەکە بترسن چین گەیشتە هەمان ئاست کەوا کۆمپانیای ئیلۆن مەسک و ناسا پێی گەیشتون ئەویش دووبارە بەکارهێنانەوەی موشکەکانی بۆشایی ئاسمانە لە هەفتەی ڕابردوو لە 25 چین توانی یەکەم موشەکی بۆشایی ئاسمان بەسەرکەوتووی هەڵبدا و بەسەرکەوتویش دووبارە بینیشێنەوە بۆ ئەوەی بۆ جارێکی دیکە بەکاری بهێن ئەمە موشکی وان ژینجی یەکە موشکێکی زەبەلاحە توانی بۆ 2.5 کیلۆمەتر بۆ بۆشایی لە زەویەوە بەرز بێتەوە بەسەرکەوتویش دووبارە نیشتە چەوین ناوی لێناوە قۆناغێکی مێژووی لە ڕێگەیەوە دەتوانێت بودجەیەکی کەمتر بە مەسروفێکی کەمتر گەشتی بۆشایی ئاسمان بۆ داهاتوو ئاسانتر و لەبارتر بکە بێتە گەشتێکی بازرگانی واتە مرۆڤ یاسایی سەردانی دەرەوەی زەوی بکەن بەپار کارێک پێشتر تەنیا کۆمپانیای سپێزێکس و ناسای ئەمریکی ئەنجامیان دەدا دواتر کۆمپانیای بلو ئۆریجینی سەرۆکی ئەمازۆن ئێستاش چین هەمان کار دەکا و ڕکابەری پێشکەوتنی بۆشایی ئاسمانیان دووبارە گەرم کردوێتەوە هەموو خۆیان بۆ ئەوە ئامادە دەکەن بزانن ناسا دەتوانێت بۆ جارێکی دیکە لە کۆتایی ئەم دەیە مرۆڤ بنێرێتەوە سەرمان بۆ ئەوەی لە دوای ئەوان چین یەکەم کەشتیوانی خۆی بنێرێتە سەر مانگە بدە ڕەنگە ژیانەکەی زەوی کۆمپانیا جەرمانیەکە ئۆتۆمبیلێکی دروست کردووە بە هۆتێلی سەرشەقام ناو دەهێنرێت خاوەنی مۆدی زیرۆ گراڤیتیە واتە خۆت لە دار و بەردیش بدەیت سەرنشینەکە هەست بە هیچ شتێک ناکە پاڵێکی قژیشی نازوڵە خاوەنی شاشەیەکی 65 ئینچی سینەماییە بۆ بینینی فیلمەکان پاڵدانەوە خەوتن گەیمینگ گەشتی درێژ چەندین بواری دیکە لە خۆ دەگرێت ئۆتۆمبیلەکە لە جۆری ڤانێکە لەلایەن مەرسیدیسی ئەڵمانی دروستکراوە هێشتا لە قۆناغی کۆنسێپتە واتە لە دیزاینە بە ناوی ڤیژن V بەڵێ نیازمونی 360 لە خۆ دەگرێت واتە چۆن ئاڕ بدەیتەوە چێژ وەردەگرێت
هێشتا نرخمان نییە بەڵام لە ئۆنلاین پێشبینیەکان وە نرخەکەی لە سەروی 450,000 دلارەوە دەست پێ بکات واتە نزیک دەبێت لە 45 دەفتەرێک. ئیمارات بە هاوڵاتیانی خۆی ڕاگەیان ChatGPT بە خۆڕاییە و دەتوانن سوودی لێوەربگرن. خۆتان فێر بکەن ببنە پێشەنجی وڵاتان ChatGPT هەرچەندە ڤێژنی بە خۆڕایی هەیە بەڵام ڤێژنە بە پارەکەی مانگانە 20 دلارە. جا ئیمارات ئەم ڤێژنەی ChatGPT کە 20 دلاری مانگانەیە بۆ هاوڵاتانی خۆی کردوتە بە خۆڕایی تەل ئۆنلاین بەکاری بێن خۆیان فێر بکەن بە پاش نەکەوت. ئیمارات ئێستا وڵاتێکی پێشەنگە لە سوودوەرگرتنی توانەکانی ژیری دەستکرد چونکە وەزارەتی ژیری دەستکردی هەیە وەزیری ژیری دەستکردی هەیە و پێشتر ڕایانگەیان بوو یاساکانی وڵات بە ژیری دەستکرد دەنووسن سوود بە توانەکانی ئەو تەکنۆلۆژیای وەردەگرن بۆ خێرا ڕاپەڕاندنی کاروباری حکوومەت و خەڵک. هیندستان بە پێش ژاپۆن کەوتەوە ئێستا چوارەم گەورەترین ئابووری جیهانی هەیە. بردنەوەیەکی نوێ بۆ هیندستان وڵاتێک کە زۆرجار لە ئۆنلاین بە وڵاتێکی پیس و بۆگەن ناودەهێنرێ بەڵام ئاگداری ئابوووریەکەی نین کەوا ئێستا خاوەنی GDP 4.1 تریلیۆن دلارە لە 2025 ئێستا بۆتە چوارەم وڵات لە ڕووی ئابووری گەورەترین ئابووری جیهانی هەبێت. پێشتر پلەی چوارەم لەلایەن ژاپۆنەوە داگیرکرابوو بەڵام هیندستان ئێستا چوارەمە. جا ئێستا لە پلەی یەکەم ئەمریکا دێ بە 30 تریلیۆن دلار، چین بە 90 تریلیۆن دلار لە پلەی دووەم، ئەڵمانیا لە پلەی سێم بە 4.7 تریلیۆن دلار، چوارەمیش بە 4.90 تریلیۆن دلار هیندستانە. ژاپۆنیش بۆ پلەی پێنجەم دابەزی بۆ بە 4.8 تریلیۆن دلار. واتە جیاوازەکەیان زۆر نییە لەگەڵ هیندستان بەڵام دابەزی بۆ پلەی پێنجەم. جیاوازی نێوان یەکەم و دووەم بێگومان لە چاوی جیهان یەکجار زۆرە بەڵام ئێستا وڵاتانی دیکەش ڕکابەرێکی گەورەی ئابووری ئەمریکا و چین دەکەن لەسەر ئاستی زەوی. ڕۆژەکە هات و ڕۆبۆتەکان لە جیاتی ئێمە شەڕ بۆکسێن دەکەن هەرچەندە لە ساڵانی 90ەکانەوە شەڕە بۆکسێنی نێوان ڕۆبۆتەکان هەبووە بەڵام ئێستا کارەکە فراوانتر بووە ڕێک بۆتە فیلمەکە. ئێستا بۆتە پاڵەوانەتیەک لە چین دوو ڕۆبۆت یاری کیک بۆکسێن دەکەن. ڕۆبۆتەکان بە شێوەی ریمۆت کنترۆل لەلایەن کەسێکەوە یاخود دیاریزانێکەوە جوڵیان پێ دەکرێت بەڵام جوڵەکانیان تەنیا دەستەکانیان نییە بەڵکو قاچەکانیان دەجۆڵێنن بۆ بەرگەگرتنیان تا چەندە. بردنەوەکە لەسەر بەربوونەوەی بێ هەڵسانەوەیە واتە شەڕ دەکەن تا وهایارێک یان فیوزێکیان تێک دەچێت ئیدی شۆرتێ بکە و هەڵنەستێتەوە. ڤیددیۆکان لە سوشەڵ میدیا ترێندا هەوادارێکی زۆری بۆ خۆی دروست کردووە و داوا دەکرێت بەشداری ئۆلۆمپیاتیش بکەن. فیلمێک لەسەر تەقینی ژێردەریایەکە دروست کرا و بڕیارە لە هەفتەی داهاتوو لە تۆڕی نێتفلیکس بڵاو بکرێتەوە. فیلمەکە بەناوی تایتن دی ئۆشن گەیت دیزاستەرە واتە کارەساتە ژێردەریایەکەی ئۆشن گەیت. فیلمەکە بە شێوەی دۆکیومنتری دروستکراوە چیرۆکی چرکە بە چرکە ڕاستەقینە و بەڵگەی زانستی ساتی ڕووداوەکان باز دەکە و پیشان دەدا. بێخەمی خاوەنی ئەو کۆمپانیایە باز دەکە کە بۆ ئەوەی لە ئۆنلاین ناوبانگ پەیدا بکە پابەندی ڕێنمایە سەلامەتیەکان نەبوو لە کۆتاییدا بۆ هۆی تەقینی ژێردەریایەکە کاتێک ویستیان بستنە لای پاشماوەی کەشتی تایتانیک و 5 کەسیان بەخۆشەوە ژیانیان لەدەستدا. جا چاوەڕوانی ئەو دۆکیۆ فیلمە بن لە هەفتەی داهاتوو هەم ڕووداوەکان شی دەکاتەوە و هۆکاری تەقینەکەش بە شێوەیەکی زانستی بۆ یەکەم جار بە ڤیدیۆ پیشان دەدا. GTA لە کوردستان بەژیری دەستکرد بەڵێ چەند گەنجێک بە ناوی کورد AI یاخود کورس AI و کورد ڤیژن لە تۆڕە کۆمەڵایەتەکان هەڵساون بە دروستکردنی چەند دیمەنێک بەژیری دەستکرد کەوان نیشان دەدەن لە بازارێکی خۆماڵی بە جلوبەرجی کوردیەوە بە گۆرانی کوردیەوە یاری دەکرێت تەنانەت دیاریکردن شناوکردن بەکارهێنانی چەک و تەقەمەنی کوردەواری هەرچەندە شوێنەکان زیاتر بە بەغدا دەچن لەوەی بە کوردستان بزن بەسقین گەشتکردی تێدایە سروشتە جوانەکەی کوردستان پیشان دەدەن تاکسی کوردستانی تێدایە شتێکی جوانە هیواداری ببێتە ڕاستی و یاریشی GTA بەسەر ستایلی کوردی لە داهاتوو ببین و لە جیهانیش بڵاو بکرێتەوە. ئەو پیاوەی ڕۆڵی چەکی دەجێڕا کۆچی دوایی کرد ئێد گەیل بە ڕۆڵجێڕانی بووکەڵە بکوژەکەی چەکی دەناسرێت تەمەنی 61 ساڵیدا لە لۆس ئانجلس لە ئەمریکا کۆچی دوایی کرد. ئێد گەیل لە دایکبووی 1963 بەوە دەناسرێت تەنیا 41 دلاری لە جیرفان بوو کاتێک چوە هۆلیوود بۆ دەستکەوتنی ڕۆڵێک لە 1970 لێکەم فیلمی چایلدز پڵەی بە ڕۆڵی چەکی توانین ڕۆڵێ بدۆزێتەوە. تێیدا بەناوبانگ بوو لە بەشی دووەم و سێم ناوبانگێکی جیهانیشی پەیدا کرد تەنانەت لە زنجیرە نوێیەکانی چەکی بە هەمان ڕۆڵ بەشدار بووە. هێشتا دیار نییە دوای ئەو چێ ڕۆڵی چەکی دەجێڕێ بەڵام کەسایەتێکی بەناوبانگی جیهانی بوو بەهۆی ڕۆڵجێڕانی چەکی. دوای 3 ساڵ لە چاوەڕوانی نێتفلیکس یەکەم دیمەنی وەرزی پێنجەم و کۆتایی زنجیرەی سترنجەر تینگسی بڵاو کردەوە. جا وەرزی کۆتایی بە 3 بەش بڵاو دەکرێتەوە
4 ئەڵقە لە بەرواری 26 مانگی 11 بڵاو دەکرێتەوە 3 ئەڵقە لە 25 12 و کۆتا ئەڵقەی زنجیرەکەش لە بەرواری 30 12 ئەمساڵ بڵاو دەکرێتەوە. چیرۆکی دواوەرزیش باسی پاییزی 1970 دەکات. دوای 18 مانگ لە ڕووداوەکانی وەرزی چوارەم بۆ دوجار دەبێت ڕوبەڕووی درندەکە ببنەوە بە ناوی ڤێکنە کە بۆ یەکەم جارە و کۆتا جارە. بەگەڕانەوەی تەواوی ستافی وەرزی ڕابردوو میلی بۆب براون وەکو پاڵەوان دەگەڕێتەوە پێگومان پستانێکی زۆر لەسەر نێتفلکسە بیپێکێت هەواداران لە خۆی ڕازی بکە. دەرهێنەری ناوازە و دڵخوازی خۆشم دێرن ئەرنافسکی فیلمێکی نوێی هەیە و ئەمجارات چیرۆکێکی تاوانکاری توندی ئەمریکی دەجێڕێتەوە و بڕیاریشە لە بەرواری 29 مانگی هەشت لە سینەماکان بڵاوی بکاتەوە. فیلمەکە ئۆستن بەتڵ تێدا پاڵەوانە کە ماوەی چەند ساڵێک لەسەر یەک بەشدای لە فیلمی ناوازە کردەوە بۆ تاکتەرێکی بەناوبانگی جیهانی و کاندیدی خەڵاتی ئۆسکاریش کرا. زۆی کرابس بە ڕۆڵی پاڵپشتی بەشدارە ئەو فیلمەکە بە ناوی کۆت ستیلینگ هەواتە لە کاتی دزیکردن گیران بڕیارە لە مانجی هەشتی ئەم ساڵ فیلمەکە ببینی. بەشی یەکەمی سەرکەوتنێکی سوپرایز بوو کە ئەستێری زنجیرەکانی بریکن باد و بێرکۆڵ سۆڵ ئەکتەر بۆب ئۆدنکرک با ڕۆڵێکی هاشەوەی جۆن ویک لە فیلمێکی ئەکشن بینیمە. دوای سەرکەوتنی فیلمەکە بەشی دووەمی فیلمی نۆبادی ئێستا یەکەم ترۆیلەری بۆ بڵاو کراوەتەوە. جا ئەمجارە باسی هەچ مانسێڵ دەکات لەگەڵ خانەوادەکەی دەستنە گەشتێکی وڵات بەڵام چی دەبێت گەربێت و مەترسی بکەوێتە ژیانی کچەکەی لەوانەیە هەموو ڕابردووە پڕخوێنە مەترسیدارەکەی بەکاربێنێ بۆ پاراستنی. بڕیارە لە بەرواری 15 مانجی هەشتی ئەم ساڵ ئەم فیلمە ئاکشنە لە سینەماکان ببینی. تەواوی منداڵان یەک پۆل ون دەبن کەس نازانێت چیان بەسەر هاتووە دایک و باوکانیش پەنجە بە مامۆستایەک درێژ دەکەن. ئەو مامۆستایش دەڵێ ئاگداری هیچ تەنانەت مامۆستاکە بەردەوام تارمایی ئەو منداڵانە دەیتۆقێنێ. فیلمی وێپنز ئەو فیلمە بووەتە کێشە لە نێوان دوو دەرهێرە لەسەرەوەی چێ کاری دەرهێنانی بۆ بکە. وای لە جۆردن پیل کرد ستافی خۆی بە تەواوەتی دەربکە چونکە نەیتوانی کاری دەرهێنان بۆ فیلمەکە وەربگرێت. ئەو فیلمە بەناوی وێپنسە لە دەرهێنانی زاک کرێگەرە چیرۆکەی لە چیرۆکێکی ڕاستەقینەوە گیراوە بەڵام تۆزێک دەستکاری کرا. بڕیارە فیلمەکە ترسناک بێ لە مانجی هەشت لە سینەماکان نمایش بکرێن لە نوانی جۆرج برۆلینە جۆلیا گارنەرە ئەو پێشبینیش دەکرێت فیلمێکی سەرکەوتووی ئەم ساڵیش بێ بەهۆی ستافێکی زەبەلاهی هۆلیوود کارێکی دەکات. ئەوەندە داوا کرا وەرزی دووەمی بۆ دروست بکرێ ئەفێکس بڕیاریدا وەرزی دووەمی زنجیری شۆگەن دروست بکرێ و سەرتاش بڕیار بوو پلانەکەیان تەنیا وەرزێ بوو. ئەو زنجیرەی براوەی خەڵاتی باشترین زنجیرەی درامای ساڵ شۆگەنی ژاپۆنی وەرزی دووەمی بۆ دروست دەکرێت. چیرۆکەشی باسی 10 ساڵ لە دوای ڕووداوەکانی وەرزی یەکەم دەکات. هیرۆیەکی سانادا و کۆسمۆ خارفێس بۆ ڕۆڵەکانی خۆیان دەگەڕێنەوە بەڵام هێشتا پلانی وێنەگرتن ئاشان نەکراوە. پێشبینیەکانوان لە مانجیەکی 2026 وێنەکەکی دەست پێ بکە و لە هاوین بۆ پاییز بڵاو بکرێتەوە. خۆشەویستان 24 پێشکردن تا هەفتەی داهاتوو بەخێر گەورە تا دەسپێرم خوداتان.